باشە باس لەوە دەکرێت مەسەلەن ئەوە هیچ لە نزیکەوە ئەوەی رووسیا دەیباتەوە لە F35 بەس تایبەتمەندی F35 ئەوەی کە باس کرد لە ڕووی ئەلکترۆنیاتەوە لە ڕووی تەکنەلۆژیاوە لە ڕووی ئەوەی کە تەنانەت فڕۆکە وانەکەشی مەسەلەن ئەو جۆرە کڵاوی کە لە سەرێتی حەزەکەم باسێکی ئەوم بۆ بکەیت تایبەتمەندی فڕۆکەوانەکە چی لە بەرایە ئەو کڵاوە چیە لە سەرەتی لە F35 لە F35 خۆی تەنها لە F35 هەیە ئەو کراشلمتە پێڵە کراشلمت بڵین خوودە ئەو کڵاوی لە سەرەتی کراشلمت نرخی $400,000 $400,000 بەڵێ بەس ئەو کراشلمت نرخی $400,000 ئەگە بە زمانی بازاری بڵێ یەک کڵاو $40 بە بازار بڵێ بە $40 ئەمە منزوماتی کامل ئەلکترۆنیاتی هەموو فڕۆکەکە وەقمەر سناعی لە ناوێتی بە شەرتێ پێشێت بڵێم ینی فڕۆکەوانی F35 زۆر لی بێزارە لەو کڵاوە زۆر لی بێزارە ئەوەنە مەشغولیەکات هەموو شتێکی پێپێشانەداتن بێتاقەتن لی بەڵام ئەوەی هەیە ینی منزومات هەیە مەسەڵەن لە ئیرۆفایتەروانە منزومەیە هۆتاس پێویست ناکەوەکوون ئاوردواوە بداتەوە فڕۆکەوان سەیکا فڕۆکەکە لەکوێ لە پشتیەوە ئەمە لە کراشلمتەکەی پێشانیەداتن ئەتوانێ موشەکەکانی شتێ بگرێتن خۆی بۆی بڕاتەوە پێویست ناکە بسوڕێتەوە بشێتە پشتیەوە لە هەمان کاتە ئەمە مساعدە کە تۆ خەدیمەن فڕۆکەی کۆن نەیەتوانی ئەوها ئامودی ڤەرتیکە موشک بۆ ئاسمان تێ بگری ئێستا توانێت